هاوڕێیان ئەو کاتان باش چۆنن بە هیوان باش بن ببورن کەمێک ئەوەش ڕەوشەکەمان ناڕێکە بەڵام بە پەلەشەوەمان کردەمە چشە لایڤمان نەکرد ئیدیا خێربێن ئاوڕێیان سەرچاوی ئێمە ببورن سەرچاوی ئێمە سەرچاوی مەسە دەست بە هەندە قسە و باز دەکەین هاوڕێیان سەرچاوی ئێمە بزانین سەرچاو باز ئەوە لەوانە دابەش دەکەم لە پەیزەکانم ئێستا دەین قسە و باس دەکەین لەسەر ئەو شەڕەدەوەی نێوان مەسرور و پاڤل هەم ڕاست دەکەن هەردوو لایەن هەم درۆژ دەکەن بەسەرینگۆ هەم ڕاست دەکەن هەم درۆژ دەکەن ئێستا دەین قسە و باز دەکەین لەسەر درۆ و ڕاستیەکانیان ڕێز و خۆشەویستی ئەوڕێیان زان بۆ لایڤ ناکەی لایڤ دەکەی دوای ماوەیەکی کەمە ئێستاکە فەیسبوک فێرە ئەو بووە فرێ دەدا دەستوتێنیتن بەس ڤیدیۆ دەمینێتەوە ئیتر ئەو ئەرشیفە نازدارە هەمووی دەڕوا ئیتر ئێمەش لە بە هەندێک لایڤ ناکەین دەکەینە کورت توش بەڕاستی خەڵک حەزی لێیە شتی کورت کورت بکرێتن لە بڕی ئەوەی شتی درێژ بکرێتن لەو ڕوانگەوە من هەندە قسە و باسی خۆمان دەکەین بە کورتی هەموو ڕۆژانە ئەوەندەی پێم بکرێ بیرروڕاکانی خۆمان دەگۆڕینەوە لەگەڵ ئێوەی خۆشەویست سەرچاوی من ئاوڕێیان ببورن بڕوا بکەن ئەمن لە نامەی وەڵامدانەوەش کەم تەرخەمم لە کۆمنتیش کەم تەرخەمم داوای لێبوردن دەکەم لەوەرە کاکە وەرە تو ڕۆژوایان 15 پۆستی دەکەم 15 پۆست بەس لە فەیسبوک 4-5 ئاپ ئیتر پێڕا ناگەی یعنی سترێسێکی گەلگەلک زۆری خۆمان توش بووە هەر لەو ڕوانگەیە پێمان ناکرێ هەموو دەم جوابتان دەینەوە یان هەندێک نامە و شتێ کەم تەرخەمە کاکە جامەش خۆ بەخشین ینی بەغەڵەت تێمەگە منەت نییە بەخۆم هەڵمژادێ بەڵام خۆ پارەوە ناگرین هەتا وەکو بەنمونە 8 سەعات لۆی دابنیشینوەچی ئەو خەڵکانەی 12 کەسمان لەگەڵ بیلۆ ئیشکردنێ بەنمونە ئەو شتانەمان نییە بۆ خۆمانەوەندەی وەختمان هەبی تەمەنمان بەگ ئەو ڕۆ بیرم کردەوە بە گەنجی هاتمە ئەو وڵاتەوە پیر بووین بەخواوا پیر بووین ئیتر چ بکەی بە خۆشمان هەڵمامژاردیە قبولیشمانە ئیتر پڕ لە قەلەقی و ترس و تۆقانیشە هەندە شت هەیە هەر دوسێ کەس دەمینێنەوە ئەگە سەیر بکەن کاس ناوێری خۆی لێدا لە کاتێکدا لەو ئەوروپایە ئەوە چی خۆشەیە هاوڕێیان یەکەم شێت با لەسەر دەنگدان قسە بکەین دەچمە سەر ئەو هاوڕێیان دەنگم چۆنە تخوا هاوڕێیان دەنگ چۆنە هاوڕێیان دەنگ چۆنە سپاستان دەکەم هاوڕێیان باس پێم بڵێن دەنگ چۆنە سەرچاو کاک جەلال یا شێخ کاک هێندرێن کاکە شۆڕش کاکە عەباسەولێری سەرچاوی من ئاوڕێیان دەنگ خۆزەم خراپ بوو تێک چوو نێتم قسە خراپەوە لە بارەگای قادر نادر قسە دەکەم بارەگایەکی گچکۆکەم هەیە نەئەمینە زکری مەسئول ینی سەرپەرشتی کارەکان دەکەن نە هێزبان هەیە فەقیر قسەک نێتی ماڵ دوورە ئەگەر خراپە وەختەشکە دەکەم سبەی دەیکەم ئەگەر خراپە هاوڕێیان وابزانم خراپە چاوەڕێ دەکەن هاوڕێ ئێستا قسە و باز داوای لێبوردن دەکەم وەڵی نازم بە سوتفەیە گەنا ینی نێتەکی بەهێزمان هەیە بەڵام قسەک ئەوەیە لە ماڵ دوورە سەرچاوی ئێمە هاوڕێیان بەس دووەکم یەک لە بۆ بنووسی مەمنونتان دەبم بەس دووەک با لێرە تەماشا بکەین بزانین لێرە جامی کردیە هاوڕێیان نوقتەکان ئەوەیە ئینسان کە قسە دەکا هەر خۆڵقت نابی بزانی جامی کردیە یان ئەوە تا دەقیق نییە بەس یەک سانێکە دەنگ چۆنە
زەمانوستی زۆر باشە برادران دەست پێ دەکەین هاوڕێیان سەرەتا با لە دەنگدان ئەمن دەست پێ بکەم یەک ئەنی هەڵبژاردنەک دەبیتن بەدەستۆ ینی بەخۆشی و ناخۆشی ئەزانم هەمومان بێزارین ئەو تەجروبەی ئەزمموی هەڵبژاردن ئەزمونێکی زۆر زۆر قێزەوەن بووە تا ئێستا هیچ سەرکەوتنەکی دڵخۆشکەری لێ نەبووە و ئەو دەسەڵاتە دیکتاتۆرەکان لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە دەنگدان نەڕۆیشتینە ببوون بە دەنگدان نەڕۆیشتینە و هەر پارتیوێکێتی هەموو کات بە خۆشی و ناخۆشی ڕهابی خۆیان بە سەپاندیە تەزویر دەوڵەتانی ئەقلیم دەوریان هەیە یعنی هەموو ئەو شتانە ڕوویدایە بەڵام بۆ شەرق بەڵام لە ڕۆژهەڵات هەروە دەرەچی هاان لە ڕۆژهەڵات چاوەڕێ مەگە ینی لە هیچ ڕۆژهەڵات مەگەر ئیسرائیل بەڕاستی نموزۆدەشی باڵایە لە بواری دیموکراسی عەرەبی لێیە مسلمانی لێیە دیتە ینی خەڵک لەوێ سۆدیفاع لە غەزە دەکاتن تا حدەك لە تورکیای هەت ئێستا قسەک باشە ینی چەند ساڵە کورتەیە لەوێن دەرە سۆدیفاع لە ئۆزەلان دەکاتن ئەزمونێکی باشە تەزویر کەمترە بەڵام لە زۆربەی وڵاتەکان تەزویر هەر هەبووە و بەدیلی ئەمە هەمومان دەنێم بۆ خۆم دەزانم کەسمان هەماسمانیە لە بۆ هەڵبژاردن کەسمان هەماسمانیە لە هەڵبژاردن ناحەقیشمان نییە هەموو جارێ شۆک دەگیرین وە لە ئێستاش بۆ زانێردا ئەو خەبەرانەی لای من داگرێت هەمووتان ڕەنگ پێتان وابی پارتی لەگەر تورکیا تەستیق کردێ نەخێ لەگە ئێران تەستیق کردێ بۆ زانیاریت بۆ ئەو انتخاباتەش کە دەرە 1 ملیۆن بڕوا بکەم ماڵی بارزانی و پارتی و یەکێتی بە هەردووچیان 20 کورسی ناینن ئەگە دەنگدانەچی پاک بی والله پاس دەژناینن بە هەردووچیان خەڵک کاک هەموو لێیان بێزارە گچکە و گەورە هەمومان متەهین لەسەر ئەو نوقتەی بەس خەڵک ناوێری ئەوە 200 هێزی چەکدار و ئەمنی و ئاسایش و مۆزەف هەر بە شەق دەیان بن بە شەق دەیان بن خۆیان و خەزان چی انتخابە هەموومان متەهین بەڵام هەموو کات بوونی ئەو هەموو دەنگ و ڕەنگانە باشتر بە لەوەی ساحەکە بە تەواتی لەو پارتی وێچێتی بی یعنی ئەوە خراپە ئێسامە باشە دەڵێن بەدیل بای کورد نەچین قەوەبی چی کەمان هەیە دەرخواردی خەڵکی ناڕازی بدێ ئیشی لەسەر بکەی خەبات و تێکۆشانی لە بۆ هیچمان نییە یعنی دارەکەی تریش باسم کرد دارێکمان لە دەستە هەردوو سەری پیساییە ئەڵەی بای کۆت پارتی وێچێتی پڕی دەکاتەوە ئەڵەی بڕۆن ئەزانی نەتیجەکان هەر پارتی وێچێتی ئەکسەریەت دەبن دادەنیشی بەدیری کەت نییە مەوەی بکە بۆیە باشتری شێت ئەوەیە ئەوەی بڕوای پێیە من پێتان دەڵێم من دەزانم ئەو شتانە دەبی ئەلێرەوە هەڵبقوڵێ هەماستەبی هاوکات وەک پژگیرێک لۆ ئەو دەنگ و ڕەنگانەی کە دەنگ و ڕەنگی جوان بوونە لە خزمەت خەڵکدا بوونە لە پەرلەمانتاری نمونەیەکی باڵایان پیشاندایە یان بەر لە پەرلەمانتاری قوربانیاندایە خەباتیان کردێت تێکۆشانیان کردێت کاکە بەو کوپاڵ پشتێکی معنەویش بی یعنی خۆمە ناچین سەری ڕەزاشیان لۆ پەڕێنیان 24 ساعت لۆیان لە سوغرە و ئیشکردن بی دەنگەکە دەچی دەیگیرێ هەبووی لێرە بەخوا من دەچوم دەمدا بەڕاستیمە ینی لەگەڵ ئەوەی ئەوەندە بڕواشم زۆر بە خەباتی پەرلەمانتاری نییە بەس هەموو کات ئەگە پەیاملێریش بن ئەگە پەیاملێریش بن ئەگە یەک کەسیش بن سەرودری پارتی دەگرن هەر لەبەر هەندێک دەبینی غالب محەممەد نەناو ئەوەی لێ دەدرێت لە سلێمانی لێ دەدرێت لە عەلی ئەمەساڵە درا لە سۆرا عومەر دراوەنیان لە چەندین پەرلەمانتاری گۆڕاندرا ئێکاکە هەندە زەجەیان دروست کرد لێ گرتو لە کۆمەڵ یعنی لەگەنەوەی نوێ کاکە خراپ نەبوو یعنی بە هەموو حاڵەتێک مینبەرێک لە مینبەرەکانە بەرحاڵ بێمە لەسەرەوەی ئەمەن چەند ناوەک دەڵێم یعنی ئەمە لە ئەزمون تاقیمان کردینەوەتەوە خراپ نەبوونە ئەزمونێکی باشیان پیشاندایە بەر یەکەجوکی غالب محەممەد ئێکاکە کا غالب پەرلەمانتار بوو بەر لە ئەنجامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بوو بۆ پەرلەمانتار هەوڵی تیرۆری درا کاکە لە پەرلەمانتاریش دەرنەچوو لە هەر چاق قۆناغ نمونەشی جوانی پیشاندایە ئێکاکە یعنی ئینسان بۆ پشگیری نەکە بۆ ئەوەی کۆڵ نەدا بۆ ئەوەی دەربچی لەوێ کە پارتی وێچێتی من دەزانم ئێستا پارتی وێچێتی ڕێکن لەسەر ئەوەی ڕێ بگرن غالب محەممەد دەربچی ڕێی لێ دەگرن بڕوا بکە ئێستاوا ئیش دەکەن ئەو ڕۆژە 3 ساعت تاقیقیان لە ئەوەی کردیە و لەو چار قۆناغەی هەر چاری توانیتی سەرکەوتو بیر و قیاسەن بە هەموو پەرلەمانتارەکانی تر بەنمونە تۆ وەرە 100 پەرلەمانتاری گۆڕان هەیە زیاتر هەبوو چیان لێ هات هەمووی تاوانەوە دوو کەسیان نەما لە مەیدانەکە بیتن بەسن وەکو غالب قسە بکە باشە ئینسان لۆ نەچی دەنجی پێ بدە بەنمونە دەڵێم بەیان
ئەوە لە هەڵوێستا ژمارەیەکە لە سلێمانی بەرمونە کاک هونەر کۆڕی کاکەم 12 ساڵ هەستی پێ دەکەم کاکەوە لە ناو مەسیفی لە بن سەری ڕەشن شەڕ دەکە دەربە دەرکرا گیرایە بە خۆی و بە بەردەوام لە مەیداندا کاکە ئینسان لە چیاری کاریان بکە بە جددیمە ینی دەنگەکی جوان گەنجەکە دەچیتن لە جیاتی پارتێک لەوێبی ئەگەر کە دەشکرەیە بەلای کەم سەتا ئەگەر هەفتاشی تەزویربی سەتا سی ئەسلێت شتێدا هەبووە ئینسان دەنگ بداتەوانە و کوشتەکی معنەوی بەرمونە کاکوونەر دەنگەکی جوان بوو لە بن مەسیفیشینە بنەماڵە چی دیاریشن دوو کا گۆراندی بەگەی بەرمونە با لەنەوەی نوێبی مەسەلەن حتا هەموونەوەی نوێ حتا زۆرێک لە هەڵوێستەکان حتا دوو حزبە کاکە بمینێن باشترە لەوەی ئینهیار بکەن زۆر کەسم دیت با من بێمە سەر ئەو خاڵەش کاکە زۆر خەڵکم دیت تەمە گۆڕان وایە ئێدەوە گۆڕان حەل نما بووە ئەوە چێ قازانجی کرد چێ ساعەکە چی لێ هات دەیان کەس هەبوو هاوڕێکانی خۆم دژی گۆڕان بوون جم و جۆڵیان دەکرد کە گۆڕان مرد ئێستا کە ڕەوشیوان لە هەموو کەس خراپترە کاکە ئۆپۆزیسیۆن بە تەواوەتی چۆڵ نەبی بە ئەوەیە کەم و کورتیانەیە نەقسیانەیە بەخۆشمان کاکە وەرە بەخۆشمان ئەمە هەر خەڵکەکەی دانیشتە لاق لە سەلاق تێم دەگەی یان پێکێک ئاودی دەکەن ئەو حزبە ئەوەیە ئەوە وایە ئەو کەسەوەیە کاکە دەوەرە مەیدان دەوەرە دوو لەگە سێ کەسی ئیشکە بزانە چۆن دە بڕۆ ساعی خۆپیشاندانە خۆت و میێوان نی ئەتوژوەکی من و ئەمر و زەیدی وەرە مەیدان وەرە بزانە چۆنە هەر لەو ڕوانگە ئەو دوو حزبە نەمین ینی بمینێن یەک ئێستا دێمە سەرێک گرت و کۆمەڵیش ینی بەڕاستی ئەوانە خودتایی فکریان زدی ئێمەنە بەڵام با بمینێن کا گۆراندی بەگەی لەو 8 ساڵەی ئەمن دەیناسم لە بەوە نیە هاوڕێیان داوای لێبوردن دەکەم خەتا لە من نییە من دڵنیام ئەوە بە ئەم قەستوە دەکەم یعنی لە بۆم جامەلەم نییە لەبەرەوەی ئەزمونمان هەیە ئەمن نێتم 500 میگەبایتە یعنی مستحیلە نێت وا خراپ بیت ئەڵڵەت بەرنامەیەک دانەوێم قسە نەکەم کە مەڕۆن مادام قسە دەکەی تونتریش دەبی هاوڕێیان تونتریش دەبین بزانین بڕوا بکەن ینی نێتم قەت ئەوها مشکلەی نەبووە ساڵێک دەبیت ڕاست نییە ئەوە پارتیەیەکێتیە ئەو هاتر سنۆکن بێمەوە سەر کا گۆراندی بەگەێنی ئەوە 8 ساڵی من لە هەولێرە دیتیتم لە چەندین شت لە تەلەڤیزۆنەکان دیتمان مووقفی باش بە قیاسن بە ئەوە و هەموونەوەی نوێ وەکو حزبیش کاکە من لەگەڵ ئەوەی تەبانیم لەگە زۆر شتیان یعنی بە جددی بەڵام کاکە تو دەچیە مەیدان شتێکە دوو ساعەکە بە تەواتی و پارتی وێچێتی چۆل بکرێت زۆر خراپە لە ناو هەموو حزبانە کاکە کاندیتێ باشە بنمونە ئەم بە هیوام دەنگ بدەم کاک گۆراندی بەگەیش ئەوی پێی دەکرێت و لە خەتی مووسڵ هەوازام زیاتر کاک ئەحمەد ڕەشید کاکە دەنگەکە خۆت لە ڕووی فکریەوە زدی منە وایە نانی کابرایەکی کۆمەڵە نمونەیەکی باڵا بووە پارتی ئەت باشترین نمونە کە مەسرور بارزانی ئەوەندە قینی لێ کە مەسرور بارزانی قینی لێیە ئەمری گرتنەکان دەکرد کافیە کاکە بڕۆند ئەوی ئیسلامیە بۆ ناچن دەنگوان ئاورە نازەم لەکنە من نێت نییە دێ و دەڕوە بڕوا بکەنەوە ئەدیزێک بەرنامەیەکە بە قەستوە دەکرێت مستحیلە لە ماڵی ما یعنی نێتم زۆر باشە ئەو دووریەژی هەندێک نییە بارحاڵ ئەو 4-5 یان کاک ڕەعەت کاکە لە هەولێرە بە قوربان دەنگەکە لە هەولێرە لە بۆ تەوتین ئیشی جوانی کرد بەخوام لە ژیانم قسەم لەگە نەکردیە یعنی بۆیە بوار مەدەن بڕۆنە دەنگدان ئەوەی بە تایبەتی ئەوەی بڕوای پێ ئەوی بڕوای پێنێ مەچوو کاکە چۆن خۆ بە زۆرم لێ نییە بڕۆن دەنگ بدەنا ئەو دەنگانەی کە لەو خۆناغانەی ڕابردوو با دەربچن پارتی وێچێتی بڕوا بکەن هەزار موعامەرە دەکەن هەندێکیان دەرنەچن من نەکەرە ئەو دەنگانە ڕەنگی چەند دەنگەشکەش جوان هەبیتن چەند دەنگەشکە جوان هەبی دوو لە کەرکووک و ناوچە دابڕاوەکانی هەرێم کوردستان کاکە بڕۆنە دەنگدان ینی دەنگ بەو حزبانە بدەن مشکلەک نییە دەنجی کورت هەبی باشترە لەوەی نەچی بەشداری بکەی بەڕاستیمە ینی ئەگەر لە هەولێرە و سلێمانی و دوهۆک و هەڵەبجەش بایکۆت دەکەی هێشتا ئاساییە بەس لەویت کە بڕۆ 6 دەنجی کورت هەبی هەرچەند لە پارتی ئەزمونەکی زۆر خراپی بڕوا بکەن لە کەرکووک پیشاندایە یعنی ئەمە لە بەوەم نییە بەس تێدەگەی پارتی لۆ ئەوەندە دژی ڕاکان زبوری نەبوو دژی ئەو ڕێبوارتەهایی بوو لەو 1-2 ساڵی بەڵام لەگەڵ ئەوەش کاکە بڕۆن دەنگ بدەنە لیستە کوردستانیەکان باشترە لەوەی
عەرەبە شۆڤینیەکان بێن و کەرکووک و ئەو ناوچانە شتی گرنگن یعنی ئەوە تایبەتمەندی ئەوە ئاسایشی نەتەوەییە هاوڕێیان بێمە سەر خاڵشکە بەخوای نێتیەتە دەکوژێنەوە بەردەوام دەبین بەڕێزان ئەوڕێیان دەمە یەکش پێ بڵێم بڕواکان خەڵکی ئۆپۆزیسیۆن واز و تەسلیم دەبێت هەندێکیان هەن یان حەز بە سوقلی خۆیان ناکەن کورە براکەم بڕوا بکە پارتی وێچێتی دەستگای زانیاری و پاراستن ماڵی بارزانی و تاالبانی بڕوا بکەن حسابی جددی لۆ دەنجی ئۆپۆزیسیۆن دەکەن ئەگەر خاوەن موڕاڵبی ئەگەر خۆی نەدۆڕێنی ئەگەر جەریبی ئەگەر بە ژن و پارە تەسلیم نەبی ئەگەر نەترس من پێتان دەڵێم ئەوە نەکە لە قسەی خۆم لە ئەزمموی خۆم لەو خەڵکانەی بە جۆرەها شێوەی ترکە من نامەوێت حسابی جددی دەکەن لەبەرەوەی کەسی کەیان نییە لێ دەترسێن خاسن لەو ئەوروپای بۆیە سوقلی خۆتان هەبی و شەرمە هەندێکیان دەبینم بە ئاشکرا خۆیان بەو حزبیان بەو حزب دەدا ڕکلامی لایەکی دەکات زدی لایەکە یان بوویتە ئەوەی ڕەخنەگری یەک حزب هاوڕیانەگە من وە بووم ڕەخنەم لێ بگرن ئیشی ئۆپۆزیسیۆن هەیە بە پێی دیاردە ڕەخنە بگری پارتی کردی یەکێتی کردی شاسوار کردی ئەمە شاسوار و لاهور ئێستا لە ژۆرێنە ئەخلاقیان قسەیان پێ نارن بەس باش دەزانن هەتا لە ژۆرێ نەبوون دەیانجا قسەم ڕەخنەم لێیان گردیە کاچ خۆم ڕەخنەگر دەبی ڕەخنەگری دیار دەبی لالەزار دەکرێ یان قەتل و ئامی هەولێر دەکرێ یان سیویەکی ئاب دەکرێ یان شازەی دەبی قسە بکەیت کەنەت کرد یعنی ڕازگۆنی من ئەو حاڵەتە زۆر دەبینم لە ئینتیهازیەت حتا لە ناو بەشێک لەو چالاکوانانە یەک چاون یان یەک حزبی دەگری تەواو زار بەزار خەفیفیش ڕەخنەیەک لە پارتیان لە یەکێتی دەگریتن ئەگەر دژی پارتی بی بەس زار ڕەخنەیەکی گچکەش هەردوو حزب و هەردوو بنەماڵە ئەگەر یەکێتیش بی ئەیتر لەگە یەکێتی نەرمبی ئیتر دەرێ بنەماڵەی تاالبانی کاکە دەبی ئەمە بە پێی دیاردا من فۆکسم لەسەر پارتی بووە بەڵام لالەزار هات هەموو دیتان چۆن ڕەخنەم گرت پەشیمانیش نیم لەسەر هاشی تەمووز کردم هیچ لە بۆ لاهورم نەکردیا ئەوەندەی ڕەخنەم لەسەر کوڕە هەژارەکان بۆ ئەوەندەی هەتا لەسەر ئەو ڕێکان ئەو کوڕە گەنجەی وازام سوستێنرای ئەو ڕۆ نەتیجەیان وەگرت هەڵە نەبوون کاکڕێکان ئەو گەنجەکە ئەوە بوو سوستێنرای بەڵێ سوستێنرا و خەڵکی دەرێ دیتیتم ڕسمیشی هەیە کە باس ناکرد قسەم لەسەر لاهور نەکردیە بە جددی ناشکەم لاهور کوڕی ئەو سیستەمە و بەز ئەخلاقیان خۆ من نایەم ئێستا لە ژۆرێ بێم ڕەخنەی لێ بگرم بێمەوە سەر ئەو نوقتەی بۆیە ئینسان دەبێت بەڕاستی ڕەقیب بن لەسەرمان و ڕەخنە لە ئێمەش بگرن کاتێک هەستان پێکرد هەن گەمەی سیخوڕی دەکەن هەن ئینتیهازین هەن بەرتیل دەدەنە پارتی یەکێتی ڕەخنەمان لێ بگرن کاکە بەس بە زمانێکی ئەدەبانە کاکە خۆمە بە دەرنین هەندەزار غەڵەت دەکەین کەم و کورتیمانەیە ئیلا ئاخری هاوڕێیان مەسرور و پاڤل بڕوا بکەن لە چەند ڕۆژی ڕابردوو بە زمانی ئینگلیزی کە من دەڵێن بە زمانی ئینگلیزی ئەوە گردەگرن بەزانین لۆ لەبەرەوەی کەم کەس ئەو زانیاریە لایە لۆشم ڕاگەیاندن کەوانە خراپ بە شەڕ هاتینە زۆر خراپ بە شەڕ هاتینە لە تەلەفۆن قسەیان بە یەکتر گوتیا مەسروریشم بادر بووە تەلەفۆنی لۆ پاڤل کردیە قسەی پێ گوتیە من بەشێک لەو خەبەرانە هەر لە هەندەیە کە بزان ئاگاداری ورد و دروشتیانم چکوانە گردەگرن چێ و خەبەرانە دەگەێنتە ئێمە و پەیامەکەشمان ئەوەیە کە گر بگرن کە سقە بە کەس چادۆروبەری خۆیان نەکەن و ئەو خەبەرانەش دەگات هاوڕێن لە هەشتاکان سەدام و دەیان خەبەر دەگەیشتە شار لە بەغدادڕا دەگەیشتە پێشمەرگە لە پێشمەرگە دەگەیشتە کنەمای سەدام لەگەر بنەماڵەکەی وایە عودەی وایە ئێ لە چێ دەگەیشت خۆ لە ناو قەسری جمهوری بۆ ڕوودا و ڕوودا دەگەیشتە دەست هەموو خەڵکێک بەهەرحاڵ هەر لەو ڕوانگە و دەگاتە دەستێمە خاستن چاردەوروبەریان هەمووی بێزارە من لێرە نمونەیەک دێن بۆ نمونە ئێستاکە تازە دیتم مەکیامێدیەوە چی کرد یەکێک لە خادمەکی ماڵی بارزانی 48 ساڵ لە ماڵیان بووە ئەڵێتم لە ژیانم دەرێت چەندین ساڵە دەنگم نەدایتە پارتی خادمیشیام 48 ساڵیش ئەوە یەکێک لەوانە بوو هەواڵی دەگەیان بنمونە ئەو هەڵەیە کاک مەسرور بە قوربان خەبەر ئاوا دەگاتەمە ئەنگۆ ئەو نمونانە بشامدەن ئەوە دەبی بەهەرحاڵ بینەوە سەرێ ببوورن ناوڕێیان 2000 قەتعی نێتە بوو مەسرور و پاڤل هاتە هەولێرێ دوای ئەو شەڕەی تەلەفۆنەی کردیتیان شەڕەکە گەرم بوو ئەوە بوو پاڤل لە هەولێرێ بە زمانێکی زبر هەندە وشەی نەشاوی گۆدەوە ڕاستی پێ بێزەوقم دەکا ڕیان گەرم دەبم ساردم دەکاتەوە
نێتەکە دەبێت بە زمانێکی زبر ڕەخنە دەگری ڕەخنەی گەت لە پارتی ینی پێڵاوی علووج و دز و ئەو شانە لە کاتێکدا بەخۆشی وە بەخۆشی لە مەسرۆری شەریفتر نییە لە مەسرۆری پاکتر نییە لە مەسرۆری لە ناندەم بخۆخوای بوو دەفتەرێکی بێخوای نامەیەکی پاڤل با پێ درم نامەکە لەکن مەلە یاسینە لەکن مەلە یاسینەتی بەس یەک دەفتەرم دەنێ با بە پیاو دەبم بڕوا بکە ئێستا کاکەم بوویتە ملیاردێرە هاتە سەر ئازرەکی بوویتە سەرۆکی بەڕ و بەحریە جدی کە دوایەوەی لە هەولێرە ئەو قسانەی کرد کە ئازادی نییە ڕاستەکە هەموو قسانە سە مەسرۆری کرد ڕاستەکە بەس بەر لەوەی بچمە سەپارتی با لەسەر یەکێتیش بڵێ هاوڕێیان پاڤل ئەو قسانەی کرد هەمووی ڕاست بوو لەسەر ماڵی بارزانی وە کەمیشی گوت و ئەوەش ئەوڕێن ئەوانە بە شەرن بە شەر دێن لەسەر سوڵتەیە ئەوە دیتان لاهوری بە سوتفە نەکوشت 4 سەعات تۆ بە تۆپ و تارەی نەبوو گەنا درۆنی هەبوو بە درۆنیش لێیدا قەت مەڵێن هەموو جان دەکەزەوی کاکە بە شەرن شەڕە سوڵتەیە لە بە دووری مەزانە لاهور و قوبادیش بەش پاڤل و قوبادیش بە شەڕ بێن مەسرور و وەیسەش بە شەڕ بێن بەنمونە هەر نەک لەگەنێتی سوڵتەیە سوڵتا شتێکی زۆر خەتەرە تووشی سەرخۆشیێکی گەورە دەبی هەموو شتێک دەکەی بەرحاڵ یعنی ئەوەی پاڤل بەرامبەر کە ڕەخنە لە مەسرور دەگری بەدەقاتی بەخۆی تێدا هەیە لە مێژووی تاریخی یەکێتی قەت سلێمانی و قەت ئیدارەی دەسەڵاتی یەکێتی لە شاخەوە بۆ ئێستاکە لە شاخیش ئەو پەڕی ئیرهابە بوو قەت ئەوەندە ئیرهاب نەبووە ئەوەی لە قۆناغی پاڤل تاڵەبانی کراوە لالەزار یەکێک لەو نمونانەیە چەندین تیرۆری سیاسی کرد لە قۆناغی قوبات پاڤلی کە هات نەزبیرتە 4-5 کەسی کوشت سلێمانی کەس ناوی ێستا دەنگەڵ بڕی 3 سەرۆک حزبی بردیتە ژۆرەیە بە تۆ بوو تیارە لە سلێمانیدا تۆ ناتوانی پاڤل تاالبانی بێ ڕەخنە لە مەسرور بڵێ ئازادی نییە ئەمن بێم چ نموزەزەکی لالەزار لە بۆ من دەینەوە هەولێرێ چ نموزەزەکی لالەزار لە بۆ من دەینەوە ئەوەی دیلتان ئەو پەڕی سوکاتی بە هاوڕێ هەرە نزیکەکانی خۆتان کرد بە لاهوری ئامۆزای خۆت کرد من ئازانم چی کرد کە لاهوری دیتیە بڕواب کە پاڤل لەو شتانە زۆر کابراایکی ئەوەیە ئاسنزمە با شەی ئەوە نەکەین زۆر کابراایکی قێزەوەنی پاڤل تاالبانی یەکەم چرکە چت کرد لەگەڵ پاڤلی لاهوری تۆ ناتوانی بێ ڕەخنە لە مەسرور بگری کە نموزەدەچی لەوی خراپترت هەیە یعنی یەکێک دەماغی هەبی 2 مانگ انتخابات مابی توخوا دەچی لالەزار بکاتن هاوڕێیان دەچی ئاوا وێنەی خەڵک پیشان بدا بڵاو کاتەوە بۆ زانی ئەوانە هەمووی بە ئەنقەس بوو دەستگای زانیاری بڵاوی دەکردەوە تا چاوی خەڵکی سلێمانی بسوستێنی بەشێک لەوەی کە دەیانتوانی لاهور بگرن باو ئیرهابیان کرد بەس لەو چاوترساندنی دەنگە ئازادەکانە من کەوەتان پێ دەڵێم ئاگام لێ پاڤل یعنی قسەی کردێ گوتی دەبی هەندێک کەس بتۆپێنی حتا باسی ڕۆژنامە نووسانی کردی کا من هەندێکم بەعس کرد هاوڕێیان پاڤل ڕۆحی لەوە دەچی کود ئەو زانیاریانە دەگاتە دەرەوە بڕوان پێ بکەن یعنی ئەوە قسەی پاڤلە لە شوێنی زۆر تایبەت کردیتی دەگاتە دەست ئێمە ئەمە لەو هەندێک بڵاو دەکەینەوە بۆ ئەوی پێی بڵێن ئاگادارین کەوەی فاروقی مەلا مستەفان باس کرد ئەوم کرد تیرۆر نەکرێ ئەوان لەوە تێکەچن کو ئەو زانیاریان دەگاتە دەرەوە بۆیە کەسێکی پاڤلی ئەو پیاوە نییە بێ ڕەخنە لە مەسرور بگری کە لەوی خراپتر ئەم پێم دەکرێت ڕەخنە لە مەسرور بگرم حزبەشکە پێی دەکرێ بەڵام قەل بە قەلی دەرێ ڕوود ڕەش بی ئەوە کو دەبی بۆیە تۆ لەو دستری ئەگەر هاوتەری بیش نەبی ئەوەی دەسەڵاتت دەگاتێ لە سلێمانی تەخسیرت نەکردیە حتا لە بواری خزمەت گوزاری کاکە ئەو پێشتانتانگۆ لاهور و براکانی مافیان ڕاست بوو لەن ڕاست بوو بەڵام ئەم نموزەجی خۆت حزبت نەهێشت ئەتوو بوار نادێ قوبادی برات بێ دوو قسە بکە مەکتەب سیاسیت مران سەرکردایەتیت مران ئیلا ئاخیری تۆ چ دەی لە بۆ من باز لە ئازادی دەکەی و باز بێ ماولێری یعنی ئەزمموی لالەزار ئەزمموی حزبی قائدل ئەو حەت دەینی بۆیە حەقت نییە و دوش هەموو انتخاباتی کە گاڵتەت بەو میلەتەی کرد لە چاوتین لە دوژایەتی ماڵی بارزانی ڕاستە بەڕاستی ئەوڕیانە هەموو شتێک پاڤل تەسلیم نەبوو ها یعنی دەستیش خۆش بی تەسلیمیان نەبووە لەسەر پۆستە یعنی کە حکومەت دەرێ پێک ناینم شتێکی باشە تەسلیمی پارتی نەبوو پارتی دەوێت بە دیزاینی خۆی
باب دزانی خو انتخاباتی چو ترماشی چه کاکا زور عیب انگو همون پارتی سینو کرسینا به شرف منیا بلای کم بیسی تزویره تزویر چه عارض به استحقاقات یا من دزاین تزویره ایتر پایچتیش او بیستون دا کرسینا بس که حکومت پیک نه لبهندی او خالق دو بین سمالی بارزانی رخنا لالزار دقري كوري باب مسرور بارزاني كاس بقت خوتو بابو با بيرت إرهابي بوا بس ديما يعني كابريان لو أمن نويرين پر بقلو ما قصب كين ولا لما لا مصطفى هو دست بيبكا لا شاخوا بزانا الزنداني رايات سبو برم ببرسن لا جوجل دم ببرسن برو بزانه چون با ارهابیان کردیت ستاوانه چان کردیت چون جنیان لخلق بزورم لیستاندیه کاکا ملک و مالیان ستاندیه به هزاران کسیان کشتیا هل ملا مصطفى و لبو مسعود بارزانی لبو مسرور بارزانی تو چه دی باز لو دکی والله لا زار بطوب لو زناب بخوت سیویه چه عبد نکر گورترین ارهاب و خیانت بو لو بخوت عمل هولیر نبون نو تو حفت کاتک بطوب هرتی سکت هولا سر حفتا گری لای قنديل لناو هوليري ديل تان دقر وكولا لازار كستان دقر لناو نخوش خانه دتان هنا در قول باران تان دكرت نتان كرت چدي اتو دي رخنا للا لازار دقري امل لبوم هي رخنا للا لازار بقرم نك اتو كاتك اتو دهن دا اولا نوه تحاف داخل بني هني تسنديان كرديا اتو لكيلتشين كالكشين لبرانبر سوسيكان ست نكرت مسرور بارزاني مسعود بارزاني او نيتيرا بمبدأ كادري سقدار شي بارتي هاتك نمن قوتي قادر اوا ببيلقيت وصر اوي بوستالا شي نيتير تزعرم خودك فريش تبشان ويتي بوستالا شي ماروني لبربو ببيلقيت وصد بي سناغي سورتي قوتي ديشي مالي بارزاني دبي او نيتيرا كسخوي في فريشتي براكم قتلوا عامي كلكشين قتلوا عامي هولير قتلوا عامي كوميتي ماسيف ده زنداني نهنيان هي او بارتي يشتيا سدين باسي ازادي دكن لا هاوراني خالد كش بلم يعني بويا ده تيروري سياسي كركاتشخم مسرور بارزاني بس كافيه كشرم بك باسي او يا ازادي بك شيرواني او بوش 7 سال حرب قشماليات بعنتريات دربرينات هر زاري تو متى شيلو دروز دكات بس شيرواني او كافيه كخلق اجا كرامتي بيدن ندات بارتي مسرور بارزاني بعد ديما بس قضيه شيرواني دزاين تخدرك لو كره فقيريه كريتن تانيا لبروي تسليم يا نبوه تانيا لو يدوي بكرامته بجي ديت لبو من او دي رخنا لا زار دقدي تو خاوني صدان كومل كجيو تيرورو قرتني سردشتو مع مستاذي هانو دياني كيل بعتسبنا بجميرين من او رجان دك مجمات يعني هرهيزني اتورت او تاريخ بيد نسرتها دين هريك خوي بالديمقراط خواز وازادي خواز بشان ده يقلي تششد زلاترن دون دي وبديج لاوروبا خوني عند دي رجال بين سر او كرسيا قرن بوي ما هاوريان داي بدر تصوزايه چی کردی لبومن تصوزايه چی کردی که نازم سر دگری سر نگری نازم نو تو اون ده کیلومتری و در پانیکی اون ده بس آو ده در آن عمود به احصایه بکره چکو دیان زاری که پروژه نیان کردیه کس نازانی ل 2020 گویی ایراد کم نازم تو 5 سال که پر هیچی نکرد دو كاتشخم تو هند نمام دتيني بس لا تشين اجتماع داركان دايت جيش ترشي لبتاي او ملتي جيش ترشي دي او شتانا دباتن اي باشا بتزدي مسرور بارزاني يعني شو شرمناكي لولا دار دتيني لولا جيش ترشي بردا او داراني هر اجتماعي ايما دتي دباتن هر اجتماعي ايما دتي دباتن دو هاوريان علي او مشروع ام كردي ما شاء الله لو ما جاي اخيري او هم مشروع كرت اري مسرور بارزاني يعني بتزديمه اتو 120 مليار كيلو نادي خير باشا شي اتو ككرديت عجبا لايستا دي او هم بروجي جوردكي هاوكات او بباري تكرديا بباري زريبي خلقت كرديا وات نيوي تواشي خلق دكي بتزديمه تواشي كاكا تو سانغ سرسنگ مد اوش كردوه ميوان خانه چی کردو كاكاو سردمي ملك فيصلي دروس كرا اوكي ليدا قصاب خانه شي دروس كرد قصاب خانه كدر كتو اهليه
یعنی جۆت سایتێک دروست دەکا وەرە بزانە بەس چ پارەیەکی لێسەرف کرایە و چەندی لە پەنای دزرایە تۆ دەبی هەمووانەوەکو خەڵکەکی ئۆپۆزیسیۆنێک بدەیەوە تۆ 35 ساڵی لە حکمی شەرمەزاریە تازە ڕاستە لە قۆناغی مەسرووری بە ویژدان بڵێنن هاوڕێ ئەمە زۆر ڕقم لە ئینسانی بەقینە قۆناغی مەسرووری زیاتر خزمەت دەکرێت لە قۆناغی نەچیری بەجددیمە ینی هەندێک شتی بەڵام کورەکە کە ئەویش چکوار ئەو مەسروور نێچیر بەس کافیە ئەم زۆر کە زۆر کوفریشتە پیشانیدا ئەرێ ئێستا شتێمان نەگەیست نێچیروان بارزانانی 30 میلیارد دلار بە چ بزر بوو بە چ قەردار بوو یعنی بەجددیمە ئەوە خاڵێک لە خاڵەکانە بەڵام مەسروور دێ ئەو مەشروعی فێڵ لە خەڵک دەکا شتی پریڤات دەکەنەوە تێم دەگەی یعنی شتی ئەهلی دەکەنە حکومی و هاوکات کاکەوە لە پارەی زەریبە و ئەوەی خەڵکە کە ئەو میلەتەت ڕوتاندیتەوە 100 ئەوەندەت بردیە کورە هاوڕێیان ئەنگۆ نابی چاوتان بەس یەک دیمەن ببینی دەبی هەمووی تابلۆکە ببینی هەموو تابلۆکە ببینی گوناها میلەتێک لە ساڵی 2025 چاوی دە 12 دار ببینی بەڵام ئەو دارانە نەبینی کە دەڕوا چاوی پرۆژەیەکی گچکە ببینی دوو جادە ببینی بەڵام تعریبی هەولێر نەبینیتن کورەکاکە تەقینی سیاسی لۆ خەڵکەکی سیاسی بەوەی ناکرێت تو بێی ئەگەر دامانە دوو جادەی کردیە دوو ئەهرامی کردیە کورە بەراوە هەولێری وێران کرد وێران شاری هەولێر شارێکی کوشتکاڵی ئەسەریە بڕۆ بزانە منتیقەی بەحەرکەی هێشت زەوی جوتیارانی دەشتی هەولێری و دەشت ئەوی پێی ڕاگەیشت یان داگیریان کردیان ئێستا تەوزیع دەکاتنە بۆ من هەموو خاچی کوردستان ئەوانەی لە بندەستی پارتیوێکێتیە بە هەردووچیان لەو شتانە کاچی خۆم ئەوە زەوی زراعیە زراعی هەمووی کردە بلۆک ئەو وڵاتیان وێران کرد کوشتتوقاڵیان نەهێشت ئەی هاوار خەڵک کو دەبی لەو شتانە نەگا یەوەر بڕۆ دەشتی بەڕانەتی بزانە هیچی هێشت مەسروور بارزانی هەمووی داگیر کردی هەمووش لە بۆ بنەماڵەکانی خۆتی 5 مەشروعی گەورەی کردێت دوو زادەی تەس کرد لە بۆ دەکاتن وەڵات زادەی کرد ئەدێ و هەموو زەوی و ئەو ملیاردێری و ئەو هەموو دەوڵەمەند بوونی خۆی و بنەوەکانی ئەنی پاڤل تاالبانی بڕۆ بزانە هەڵامە دێن دیفاع لە فەقیر دەکەین دیفاع چ لە فەقیر دەکەی پاڤل ئەتوو مەمنون بی دەفتەرەکە تەبی ئێستاکە خاوەنی 10 میلیارد دلاری بەخۆ بە قوبادی دەی دوو دروشم لە بۆ خەڵکەی دەدێتوێ لە ساری 2025 ئێمەمانە قەنەعەت پێ بکەی هاوڕێیان ئینسان دەبێت سەیری حزب بکە یعنی من نمونەیەک لێرە بێنم لە سوید هەموو حزبەکان خۆنا جارەکەی تر یەکێک لە بەندە سەرچەکانیان مەسەلەی کۆچ بوو کۆچ بەری کورد پەناهەندە زۆر داهاتە ئێرە ئەو جارێک گەلەکم بوو گەلک ئێستا لەسەر خەستەخانەیە خەستەخانە کەمە ئەوە نییە بڵێ وەڵا دەست خۆش حکوومەت مشکلەی کۆچی لە کۆر کردەوە دەست خۆش نا خەڵک داهموو سەعات دەبی لە دووخاڵی بەهێز ئێستا لە ئێستاکەەوە کە ساڵێک مایە شەڕە لەسەر ئەوەی خەستەخانە چەند سەعاتەی دەوێت جاری وە دەچی خەستەخانە تۆ ناکرێت دوو جادەی تەس کردیت بەڵام ئەو هەموو ئەهرام و تێکچوونی بە نمونە زەوی کوشتتوقاڵی و پڕکردنی هەولێر و سلێمانی و دهۆک لە تەعریب و بەعسی و دەربەدەرکردنی هەزاران کەسی وەکو ئێمەمانان و هێنانی دەیان بەعسی و کە ئاخر زار لەو ڕۆژان لە بەعسەکاندا ئەوانە نەبینی تۆ ناتوانانی ئەبوو چۆ نەبینی کە ڕەمزی فەساد و بێ ئەخلاقیە دوێنێ هەڕەشە دەکا دەماچەی پێ دەرەچم ئەمە ساڵی دەکوژم نابی بێتە بادینان دەرێ نابی بێتە ژێرەوە تۆ ئەوە ڕەمزی لۆگۆی پارتیە تۆ ئەو شتانە چەند بچووکە تۆ ناکرێت لە یەک مووقیف وەڵات چێ دوو داری چاندیە دوو خانی برین کردیە دوو زادەی کردیە کورەوە بە پارەی ئەو 100 ئەوەندەی دزی لە تەک ئەوە پاڤل 100 ئەوەندەی دزی لە تەک ئەوە چ زەریبەیەکتان نێوەردەگیرێ بێ ویژدانینە 56 مەعاشت نەدرایەتی بە دوو زادەی دەتەوێت بکە یەک درە پێ بە کاک مەسرۆری دەرم ستۆپ لە مەشارێ کورە 56 موچەی توی دزیە بێخلاق بوویتنە ملیاردێر بەس لەو دادگای ئەمریکا بەس لە ئەمریکا بە بەڵگە 100 ملیۆن دلار کوڕەکانی مەسعود بارزانی هەیتیان 100 ملیۆن دلار بەس ئەوەندەی کەشف بووە تۆ ئەوە نەبینی چاوت دوو جادەی تەسک دەبینی چاوت دوو ئەهرام دەبینی کە هەولێرێکی ئەسەری کردە هەولێری پڕ لە بلۆک شاری کوشتتوقاڵ و ئاوەدانی و لە ڕۆحیەتی کوردایەتی بڕۆ بزانە چ کارە ساتەشی نەتەوەی لە ئایندە بە ئەوە دەکات تۆ پارتیوێکێتی دێن بە دوو درۆ خەڵک چەپڵیان لۆلێت زۆر باشە ئەوە دژی ئەوەیە دژێ هەردوو لایەن سیستەمێکی بنەماڵەیی موتڵەقی
پڕ لە دزیان هەیە لە هەردوو بنەماڵە تۆ چاودەوە نەبینی چاو دوو قسەی پاڤل دەبینی بە ماڵی بارزانی دەڵێ وەڵاو دەستخۆشەوە سەرۆکە خەونیان دیت پاڤل و قوبات معاشیان $3000 بی ئێستا کە شاپ لە ملیار دەدەن بە قوربان ئەو هەموو بنەماڵە تێک و شەرەیەکێتی هەمووی ئاوت کرا مەکتەب سیاسی نما سلێمانی نما نێ ڕوحیەتی جوانی سلێمانیان کوشت تۆ ئەوە نەبینی دەی ئەوە دەبینی وەڵایی دوو قسەی بە پارتی گوت مناڵی فێڵن لێ دەکرێت جارێک دوو سێ لەسەر لە بەغداد چیان کردیە لەو لە 2003ەوە لە تاڵەبانیەوە لە بۆ مەسعود بارزانی لەو 22 ساڵە چیان لە بەغدا کردیە لە خۆ دەوڵەمەندکردن زیاتر تۆ چ دەتی دەنگ بەواندا چیان لە بۆ مادەی 140 کرد چیان لە بۆ گەڕانەوەی هەرێم کرد بەس وەرە بەم برێ کوب مونە ملیاردێر کوپلۆ پۆستیاوە گرت ئەویان کرد هەمومان دەزانین بۆ شەرمە ئینسانێک بێ لە ساڵی 2025 بەخۆی برێ هوشیار دەنگەشی دیار بێت بچیوە کورە دووداری چاند کە سەوزایی دروست کرد ئەوەی شێ حکوومەتەیە تۆ ببرسە $1 ملیار لە نەو دزی لە زەریبەت برد بە هەردوو حزب کو ئەو وڵاتەیان دادگا و یاسایان کردە قەشمەر کو حکوومەتیان کردە قەشمەر یارمەتی نەورۆز دەدەن بە منەت دەکەن بە چاکەی خۆیان مەسعود بارزانی پارە لە چێ بوو ئومێد خۆشناو پارە لە چێ بوو یعنی لە چێتان بوو دەی تەبەڕع دەکەی کاکەوە هەموو شت دەویمتە مؤسسات کەس نەی کاتە چاکە و پیاوەتی خۆی کورە زۆر کەس ئەو شەرقە کورە دەبێ هەنگاو بندرێ کۆتایی بەوە بێ و هەنگاوی ژنرایە وەختی خۆی کەس نەدەوێرە ڕەخنە لە پارتی بگری ستا ڕەخنە لە هەمویان دەجیێت بۆیە ئەنی شەرمە ئەتو دەی یانەی نەورۆز مزایدەی پێ دەکەی ئەتو بە خۆت یانەی هەولێرت مران لەبەر یانەی دهۆک زاخۆ زەخت کراتە یانەی هەولێر ئەو یانە هەولێرێت بە خۆت مران دەی ڕەخنە لە یانەی نەورۆز دەگری و پاڤل و قوبات تۆ سەیری سەخافەتیان کە ینی بەجددی لە سەخیف زیاتری شێشکەنیەکە من کەم ئەو شانە بەکاردێنم لەبەر ئەوەی لاهوریە یانەیەکی نیشتیمانی سلێمانی شانازەکی جوان چیان لێ کرد بەس لەبەر ئەوەی لاهور لە پشتیی یعنی ئەوانە عەقلی سیوێکی ئابیان هەیە کاکە شتێک ئەمە نەیکەم لە بۆ من نەبی دەبی تێک و پێشی بدەم بەهەرحاڵ هاوڕێیان شەرمە لە بۆ خەڵک بەجددی لە ساڵی 2025 چاوی تابلۆیە گەورەکە نەبینی کەوانە کوو بوونە ملیاردێر کو فریوی ئەو میلەتە دەکەن کو ئەو وڵاتەیان وێران کرد کو هەموو بوونە ملیاردێر کو سیستەمی حکومڕانیان کردە سیستەمەکی قەشمەریخانە کو ئەو وڵاتە پڕ بووە لە شتی بێئەخلاقی و بەڕەوشتی بەجددی مەیانی ئەمە خۆ کەسێکی چەپ و ئازادی خوازین بە بەجددی ئەو فەسادی کۆمەلگایان کردیە بڕۆ بزانت کاکە ئەوەی لە کوردستان هەیە بڕوا بکەن لەو ئەوروپای نییە لەبەرەوەی بۆ عشیگەریە بە بەرنامە بڕۆ بزانە تاجی کورد هەستی نیشتیمانی دابوونەریتی جوانی کوردەواری کە لە بوارێ بزانە ئینسانیەتما بزانە هاوڕێیاتیان هێش کورە لە هەموو شتێک ببرێ کورە بزانە ئەو نیشتیمانە کشتتوکال وەڵام جوتیارێک دەگو کورە دەگریای گۆ قادر ئەو وڵاتەیمە زراعەت هەمووی بووتە بلۆک هەمووی بووتە ئەهرامی گەورە کاکە زەوی جوتیاری هەزاران ساڵ لە سەردەمی سۆمەریەکانەوە زراعەتی لێ کردی هەمیان برد بە پارتی وێچێتی هەمیان کردە ئەهرامی گەورە بۆیە شەرم لە خۆتان بکەن دوای 35 ساڵ 35 ساڵ هە دەنگ دەستی دەداتەوە پارتی وێچێتی دوای دێ دەست بە فینگە دەکا وەڵام موچەم نییە 56 موچەت نەدرایتێ دەچی دەنگی پێدەدەیەوە شایستەی کۆیلەی کە ئەگەر بچی دەنگ بەو دوو حزبەیە بدەوە هاوڕێیان ببورن داوای لێبوردن دەکەم نازانم چەند جارێک نێت و ئەوە بوو تێک چوو بەڵام بەڕاستی شەرمە هیواداریشم خەڵک یعنی کورە زۆر شەرمە ساری 2025 ساڵی لەو هەموو تەکنەلۆژیای بێن بە دوو ئەوە شتی دیکۆر بە دوو شەڕە جوێن بێن ئەو بڵێ ئازادی نییە ئەو بڵێ ئازادی هەیە دوو هێزن وەکو دوو لەش فرۆش بێن بە یەکتری برێن ئەوە شەریف ئەمە شەریفم ئەو بڵێ نە ئەمن شەریف یان بڵێ تو لەش فرۆشی ئەو بڵێ تو لەش فرۆشی یەک لێچێ جەلاتر و دژە ئازادی و دز و جەردە زیاترن شەرمە ساڵی 2025 منداڵ ئینسان بکەویتە دوو بنەماڵە و مەسرور و پاڤل و قوباد و نێچیری بەجددیمە ئینسانێک من باز لە کەرامەت دەکەم ئەو ئینسانەی کەرامەتی هەیە تۆ لە ساڵی 2025 لەو هەموو تەکنەلۆژیا و پێشکەوتنە بچی معزبی پاڤل بی
كنازاني دو جملة بلي كنا من دزان بافل لبشتوت لكا برواب كناويرن بأسكم كز بروان بيناك أمن دزان مسرور بارزاني كوبو ملياردير هاوريان ببورن اگر هندق سمان کردیان هندق سرن زمان دابیتن هر بیستم بیگ زاری اوبی زور سپاس دکم بو او کاته لگل من تان صرف کرد داوای لی بردن دکم لهر کمون کوریک شوش شد